قیمەتی فرغەونێک 15 بەرابەری قیمەتی ماشێنێکی ژیانی 40 ساڵ لەمەوبەر. گرانی سەرسوڕهێنەری هەموو پێداویستیەکانی خەڵک لە خۆراکەوە تا دەرمان، لە قیمەتی شوێنی نیشتەجێبوونەوە تا پۆشاک، لە هەزینەی هاتوچۆوە تا پەروەردەی منداڵان، کابوسی هەموو ڕۆژەی ملیۆنان دایک و باوک و پیر و لاوی وڵاتی ئێرانە. بەپێ راپۆرتی ڕۆژنامەی ئابووری تەعادڵی چاپی تاران، ساڵی 99 بە چوونەسەرەوەی بێ وێنەی کاڵاپێویستەکان تێپەڕ بوو. بەڵام شەپۆلی گرانی گەیشتە ساڵی 1400 بە جۆرێک کە هەموو ڕۆژێ شایەدی گرانبوونی یەکێک لە پێداویستیەکانی ناو بازاڕین. ڕۆژێک شەکر وەگیر ناکەوێت و گران دەبێت، ڕۆژێک برنج و ڕۆن، ڕۆژێک باسی گرانی میوە و سەوزیەکانە، ڕۆژێکی تر دەنگۆی گرانی شیرەمەنیەکانە. هەزینەی سەبەدی بەکارهێنانی بنەماڵەکانیش بەتاڵتر و گرانتر دەبێت. ئەوەش لە حاڵێکدایە کە کاربەدەستانی دەوڵەت ڕایان گەیاندووە کە لانی کەم تا مانگی گەلاوێش شایەدی چوونەسەرەوەی قیمەتەکان نابین. بەڵام ئەوەی کە لەم ڕۆژانەدا خەڵک لە بازاردا لەگەڵی ڕوبەڕوون بابەتی گرانیە، بە جۆرێک کە لە نیوەی دووهەمی مانگی خاکەلێەوە قیمەتی پێداویستیەکانی ناوماڵ تا ڕێژەی 25% بەرز بووەتەوە. بە شوێنیدا سیمان 20%، ڕۆن 35% و مریشک 22% بە شێوەی ڕسمی گران بوون. سەرڕای ئەم باسانە باس لە چوونەسەرەوەی 50% قیمەتی نان و بەرزبوونەوەی چەندین بەرابەری قیمەتی شیرەمەنی و شەکر دەکرێت. ناوەندی ئاماریش لە نوێترین راپۆرتی خۆیدا ڕێگەیاندووە کە ڕێژەی تەوەڕۆمی ساڵانەی مانگی گوڵانی 1400 بۆ بنەماڵەکانی ئێران گەیشتووە تا 41% کە نیسبەت بە مانگی پێش و 2.1% چووەتە سەرێ. هەروەها ڕێژەی تەوەڕۆمی نوقتەی لە مانگی گوڵانی 1400دا گەیشتووە تا 46.9%. واتە بنەماڵەکانی دانیشتووی ئێران بە شێوەی مامناوەند 46.9% زیاتر لە مانگی گوڵانی 1399 بۆ کڕینی یەک کاڵا و خزمەتگوزاری یەکسان هەزینەیان کردووە. لە وەڵام بەڕەوتی سەرسوورهێنەری گرانی، دەوڵەتی ڕەیسی یارانەی نەغدی دووبەرابەر کردووە. بەڵام لە حاڵێکدا کە بودجەی ساڵی 1401 دەوڵەتی ڕەیسی کەسری نجومی هەیە، پرسیار ئەوەیە کە دووبەرابەرکردنی یارانەکان لەکوێوە دابین دەکرێت. هەڵبەت لە بەرنامەی بودجەی ساڵی 1401دا وەڵامی ئەم پرسیارە دراوەتەوە لە ڕێگەی قەرزکردن لە بانکی ناوەندی و گرانکردنی زیاتری قیمەتی بنزین. هەزینەی گرانکردنی بنزین و سوتەمەنی و چاپی پارە نەک کەسانی سەرمایەدار کە بە خاتری داهاتی بەرینیان دەبێ ماڵیات بدەن، بەڵکو بێبەشترین توێژەکانی کۆمەڵگا دەیدەن. ڕۆژنامەی ئینتخابی چاپی تاران لەم بوارەدا لە وتووێژ لەگەڵ کارناسێکی ئابووری دەنووسێت لە بارودۆخی ئێستادا ڕێژەی پشتیوانیەکان لە جیات دووبەرابەر دەبەرابەریش بکرێت هیچ دەردێک لە خەڵک دەوا ناکات، بەڵام هەزینەکانی ژیانی خەڵک یەکجار دەباتە سەرێ. بۆ ڕوونبوونەوەی زیاتری ڕێژەی تەوەڕوم و گرانی لە حکوومەتی ئیسلامیدا دەتوانین چاوخشاندنێکمان بێت بەسەر ئاڵوگۆڕەکانی بەهای پارەی ئێران لە ماوەی 14 دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا و تەنانەت لەگەڵ توانایی کڕینی خەڵک لە وڵاتێکی ئوروپایی هەڵسەنگێندرێت. واتە ئەو بابەتەی کە لە ژێر ناوی داهاتی بە توانا و خەرج بە دۆلار باسی لێ دەکرێت. لە سەرەتاکانی هاتنەسەرکاری کۆماری ئیسلامی حەقدەستی زۆرێک لە کرێکاران و کارمەندان نزیکەی 1 یان 2000 تمەن بوو. باشترین داهاتەکان زۆر بە دەگمەن لە 10,000 تمەن دەچووە سەرێ. سەرڕای وەها حەقدەستێک ئاستی هەژاری و بێبەشی لە کۆمەڵگادا یەکجار خواردن لە ئەمڕۆ بوو کە حەقدەستەکان بۆ هەر ئەم کارانە بۆ ملیۆنی و ئاستی هێڵی هەژاری لە شارە گەورەکان ژێر 10 ملیۆن تمەن لە مانگدا حیساب دەکرێت. جەمعیەتی خەڵکی هەژار پتر لە 40 ملیۆن کەس یان نیوەی خەڵکی دانیشتووی ئێران بەراورد دەکرێت. حەقدەستی ڕۆژێکی کرێکار و کارمەند لە ئێستادا بەشی کڕینی چەندنان هێلکە و چەند کیلۆ گۆشت و مریشک ناکات. لە وڵاتانی پێشکەوت و خەڵک بەلانی کەمی حەقدەستی 1 سەعات کارەوە دەتوانن هەرم پێداویستیانە دابین بکەن. لە حاڵێکدا کە بازاڕی هاوردە و هەناردەکردنی ئێران لەلایەن سوپای پاسداران و ناوەندەکانی سەر بە عەلی خامنەییەوە کۆنتڕۆڵ و ڕێبەری دەکرێت، باندی عەلی خامنەیی ناوەندە نیزامی و ئەمنیەکان تۆڕی ئاخوندەکانی حکوومەت و
ناوەندە مەسهەبیەکان هەموو بەندەرەکان و گواستنەوەی کاڵا و سەرمایەیان بەدەستەوەیە و خۆیان و بنەماڵەکانیان نقمی گەندەڵی سیستماتیکن و زۆربەی خەڵکی ئێرانیش لەگەڵ مۆتەکەی گرانی بەرەوڕوون. دەسەڵاتی ئیسلامی ئێران سەرانی دزی و گەندەڵی ئاخوندە مفتخۆرەکان کە بە سوڵتانەکانی ئەمیان ئەو کاڵا ناوبانگیان دەرکردووە هۆکاری سەرەکی ئەم گرانیە کەمەشکێنن. ئەگینا چۆن دەبێت قیمەتی فرغەونێک ئەمڕۆ 3,700,000 تمەن بێت و قیمەتی ماشینێکی ژیان لە سەرەتاکانی هەرم دەسەڵاتەدا 30,000 تمەن بوو بێت. واتە یەک فرغەونی ئەمڕۆ بەرابەر بێت لەگەڵ 15 ماشێنی ژیان لە 42 ساڵ لەمەوبەر. بێگومان گرانی و چوونەسەرەوەی هەژاری و بێکاری کاریگەری زۆر خراپی لەسەر بارودۆخی کار، ژیانی ژنان و پیاوانی کرێکار و خەڵکی بێبەش و تەندروستی منداڵانیان داناوە و ژیانی کرێکاران و خەڵکی بێبەش لە ژێرباری گرانی و هەژاریدا بەفیڕۆ دەچێت. پێویستە بە هەوڵی بەردەوام بۆ بەسەرکەوتن گەیاندنی بزوتنەوەی مافخوازی ئێستا بەرەو ڕوخاندنی ئەم دەسەڵاتە نگریسە هەنگاو هەڵگرین و بەم جۆرە بەربا لە ناوچوونی ژیان بگرین.